بەراوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بەژمارە لەگەڵتانین بۆ شیکردنەوەی دۆسیە تاریک و هەستیارەکان ئاڵلقە یەکەمی بەژمارە لەسەر دابەشکردنی نەوتی سپی لە هەرێمی کوردستان دەوەستێت. سەبارەت بە نەوتی سپی لە هەرێمی کوردستان لە پێداویستی هەرێمی کوردستان بۆ نەوتی سپیەوە دەست پێ بکەین. هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە 257 میلیۆن و 489,200 لیترە بە جۆرێک ئەگە هەر ماڵێک بەرمیلێک نەوتی پێ بدرێت. سەبارەت بە ژمارەی خێزانەکان لە هەرێمی کوردستان 1,284,276 خێزان هەیە کە بەم شێوێ دابەش بوون لە ناوچە شاخاویەکان لە سەدا 24 خێزانەکان دەکەوێتە ناوچە شاخاویەکان کە 320,000 خێزانە، دەوروبەری شارەکان لە سەدا 27 کە 340,000 خێزانە و سنتەری شارەکان 625,000 خێزانە کە لە سەدا 49. لە قۆناغ یەکەم لە ناوچە شاخاویەکانەوە بڵین دابەشکردنی نەوت دەست پێ دەکات کە 320,000 خێزان کە لە سەدا 24 خێزانەکان لە ئێستادا پاریان بۆ دابین کراوە بۆ ئەوەی کە نەوتی سپیان بۆ دابین کرێت کە 7 میلیارە واتە 964,000 خێزان کە دەکاتە لە سەدا 76 بڵین خێزانەکان نەوتی سپیان پێ نادرێت. بینە سەر دابەشکردنی نەوت لە کوێوە دەست پێ دەکات لە ناوچە شاخاویەکان بڵین نەوت دەست پێ دەکات. ئەمساڵ ئەوەی کە بڕەپارەکەی بۆ تەرخان کراوە لە سەدا 24 کە 320,000 خێزانە و ساڵی ڕابردووش 110 میلیۆن لیتر دابش کراوە کە لە سەدا 42 نەوت بەسەر خەڵک دابش کراوە کە 550,000 خێزان لی سوودمەند بوون. بەڵێ سەبارەت بە دابشکردنی نەوتی سپی وەزارەتی سامانە سروشتیەکان باسی لەوە کردووە کە لە ناوچە شاخاویەکان دەست پێ دەکات پاشان دەوروبەری شارەکان و حکوومەت ئاماژەی بەوە کردبوو کە بەرمیلێک نەوتیان بە 284,000 دینار لە دەرەوە کڕیوە و لەگەڵ دوو کۆمپانیا گرێبەستیان کردو بەڵام دیارنیە لە ئەو دەرەوەیە کوێ کە حکوومەت باسی دەکات و ئەو کۆمپانیانەکێن کە گرێبەستەکان لەگەڵ کراوە لەبەرەوەی بە پرۆسەی تەندەرین و بە شێوەیەکی ئاشکرا ئەنجام نەدراوە. بۆ بەرمیلێک نەوت 102,000 بۆ 103,000 وەردەگیرێت لە هاوڵاتیان بەشێکیش لە ناوچەکان ئێستا دابشکردنی نەوتیان ڕەت کردوتەوە لەبەرەوەی کە پیان وایە ئەم بڕەپارەیە زۆرە. بەڵێ بچینە سەر لە دوانی وەزیری سامانە سروشتیەکان کەمال محەممەد کە ئێستا وەزیری سامانە سروشتیەکانە بە وەکالەت باسی لەوە کردبوو کە بڕی 7 میلیارد دیناریان بۆ کڕینی نەوت دابین کردووە. ئەگەر ئێمە زەرب و تەقسیمێکی بکەین ئەوەی کە حکوومەت دەڵێ بەرمیلێکیان بە 284,000 کریوە داتاکانی حکوومەت دەوەمان پێناڵێن ژمارەکان پێمان دەڵێن کە حکوومەتەر بەرمیلێکی بە 218,750 دینار کریوە بۆ نمونە 7 میلیاریان دابین کردووە 320,000 خێزان هەر خێزانێک بەرمیلێک نەوت کە دابەشی دەکەین ئەو 7 میلیارە دەبێتە 218,750 دینار واتە ئەوەی کە حکوومەت دەڵێ 284,000 بەم شێوێ نییە. بەڵێ بڕۆین بۆ پاڵاوگەکان لە هەرێمی کوردستان 4 پاڵاوگەمان هەیە کە پاڵاوگەی ئەهلین بۆ نمونە پاڵاوگەی کارە لە پارێزگەی هەولێر ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت دەپاڵەوێت. پاڵاوگەی بازیان کە کۆمپانیای قەیوان بەڕێوی دەباویش توانێت ڕۆژانەی 40,000 بەرمیل نەوتە. پاڵاوگەی دواتر پاڵاوگەی لانازە لە پارێزگەی هەولێرە ڕۆژانە توانای بڵێن لە ئێستادا 30,000 بەرمیل نەوت دەپاڵەوێت بەرهەمە نەوتیەکان نەوتی سپی و بنزین و گازوایل و نەوتی ڕەش دەپاڵەوێت. پاڵاوگەی تاوکێ لە پارێزگەی دهۆکە ئێستا لە ئێستادا ڕۆژانە 6,000 بەرمیل نەوت دەپاڵەوێت. قسە لەسەر توانای بڵین هەموو پاڵاوگە نەوتیەکانی هەرێمی کوردستان بکەین توانای بەرهەمێنانی ساڵانەی ئەو پاڵاوگانە 446 میلیۆن لیتر نەوتی سپیە. هەرێمیش ساڵانە گەر هەر خێزانێک بەرمیلێک نەوتی پێ بدرێت 257 میلیۆن و 490,200 لیترە واتە پاڵاوگە نەوتیەکانی هەرێم توانای دوو ئەوەندەی بەرهەمێنانی بڵێن نەوتی سپیان لە هەرێمەیە گەر نەوتیان بۆ دابین بکرێت نەوتی خاویان بۆ دابین کرێت. بەڵێ دابشکردنی سوتەمەنی لە بینی هەرێم و بەغداد دیارە جیاوازێکی زۆر لە دابشکردنی سوتەمەنی هەیە. ساڵانە بەرمیلێک نەوت لە هەرێم ئێستا بۆ نمونە بۆ ئەمساڵ دابش دەکات حکوومەت هەرێم بە 100,000
دینار لاندێک شوێن بە 102 بە 130,000 لە بەغدا ساڵانە 2 بەرمیل دابەژەکرێت بە 31,000 پێشتریش بەر لەوەی کە هەرێمی کوردستان بە شێوەی سربەخۆ نەوت بفرۆشێ هاوڵاتیان هەرێمی کوردستان ساڵانە لە ناو شاخاویەکان 2 بەرمیل نەوتیان وەردەگرت بە 31,000 بۆ 50,000 ئەو کاتە بەم شێوەیە دابەش دەکرا بەڵێ بڕۆین بۆ جیاوازی نرخی غازیش بە هەمان شێوە لە نێوان عێراق و هەرێم جیاوازە گۆڕنی بتڵێ غاز لە ماڵان لە هەرێم لە نێوان 8,500 بۆ 9,000 دینارە لە بەغداد 7,000 دینارە بۆ بانزینەکەش بە هەمان شێوە لە 450 دینارە لە بەغداد لە هەرێمی کوردستان بڵێن لیترێک بانزین بە 800 دینارە کە کوالێتێکەشی هەر جیاوازی هەیە بەڵێ بچین سەر توانای بڵێن ئەو حکومەتی هەرێم ساڵانە چەند بەرمیل نەوت دەفرۆشێت سەیری ئەو ژمارە گەورە دەکەین ساڵانە حکومەتی هەرێم 156 میلیۆن بەرمیل نەوت دەفرۆشێت کە مانگانە 13 میلیۆنە واتە لە مانگێکا 13 میلیۆن دەفرۆشن بەڵام ئابادەنین ملیۆنێک و 284,000 بەرمیل بە هاوڵاتیانی خۆیان دابینکەین بچینە سەر توانای هاوڵاتیان بۆ کڕین نەوت ئێستا نەوتی سپی لە بازارەکانی هەرێمی کوردستان نرخی بەرمیلێک نەوت بە سەروی 250,000 دینارە 250,000 دینار بۆ نمونە ئەگەر 88,000 موچەخۆر لە هەرێمی کوردستان موچەکانیان لە خوار 300,000 بە 300,000 دینارەوەی واتە موچەی تاوی مانگێکیان دەبێت دابینکەن بۆ کڕینی بەرمیلێک نەوتی سپی لە وڵاتێکی نێوتیدا خاوێنە پێداویستی تایبەت مانگانە موچەکەی 150,000 دینارە دەبێت موچەی دوو مانگی دابین کات بۆ کڕینی بەرمیلێک نەوتی سپی واتە لە وڵاتێک خاوەنی نەوتوێ ڕایەوەی کە هاوڵاتێکی زۆر بڵێن هەژارن کە هیچ کار و کەسابەتێکیان نیە ولا بودجێگیشی سودمەندین توانای کڕینی نەوتیان نییە بەڵێ بەم شێوەیە هاتینە کۆتایی ئاڵلقەی ئەم جارە لە داهاتوودا پێتان دەگەینەوە.